پرسیارەکەم ئەوەیە ئایا وانەوتنەوەی مامۆستاکانی وانەی ئاین خۆشەویستی کاریگەریەکەی وا لە قوتابیەکان ئەکا تاکو خۆشەویستیان بۆ وانەی ئاین هەبێت؟ جوان، پرسیارێکی زۆر جوان ئەزیزان. کەمە بۆ خۆشمانە، بۆ مامۆستاکانە، بۆ قوتابخانەکانە، بۆ کەسانەی کە لە لژنەی پەروەردەن، تکایە مامۆستایەک دابنرێت کە بە دڵ و بەجان حەز بکات وانەی ئاین بڵێتەوە. دوو، مامۆستایەک دابنێت کە بواری ئاینی بڵێتەوە تا ڕادەی خۆی شارەزایی لە عەرەبی هەبێت، چکە خۆتان زان باگراوندێکی دینەکە بریتێ لە عەرەبییان باگراوندێکی دینەکانی تر جاروایە پەیوەندی بە زمانوێ. سێ، مامۆستاکە خوڵقێکی هەبێ بۆ هونەری وانەوتنەوەی ئاین. چوار، مامۆستاکە وەکو دین دەڵێت ئاید قورئان دەفەرمێت لیمە تەقولون ما لا تەفعلون نەبێ شتێک لە ئاین بە تۆ بڵێ خۆی جێبەجێ نەکە، بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگ و موهیمە. چوار، یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە ئەم مامۆستا ئاینیە کەم تا زۆر ئیتڵاعی هەبێ بە لە بواری پەروەردەی ئاینیە. یعنی جاری وایە باسی ئاینت بۆ دەکات، ناوی کتێبێ بێنێ، باسی ئاین دەکات، ناوی هەندێک کێشە خێزانەکان باس کات، ڕەبتی کات. واتە تەنها و تەنها مامۆستاکە نێتە ژوورەوە بڵێم ئاەتە لەبەرکە ئەم فەرموودە لەبەرکە خوان بۆ خواوەی نێزانێ سفرێ دەمێ، کەواتە وەختە تۆ نە لە دینەکە تێگەشتی، نە لە ئاینەکە تێگەشتی، نە لە فەرموودەکە تێگەشتی، نە تەفسیرەکە تێگەشتی. تۆ یەک مامۆستایەک بێتە ژوورەوە بڵێت هەر کچێک ئەگەر بێت و ئەم بابەتانە لە بواری ئاینە شارەزا بێ بۆ خێزان و خانوادەی خۆی باشە بێ. ئەم شتانە دەربارەی شیرپێدان، ئەم شتانە دەربارەی منداڵ بەخێوکردن، ئەم شتانە هەیە دەربارەی ئەوەی کە تۆ ئافرەتێکی باش و چاکبی بۆ دایکی خۆت، بۆ خێزانی خۆت، بۆ خانوادەی خۆت. ئەگەر ئافرەتێک ئەمانە بکات لە ڕووی دینەوە لە داهاتوو تووشی جیابوونەوە و تووشی تەلاق و تووشی کێشە و ناڕەحەتی نابێت. ئەگەر ئافرەتێک ئەمانە بکات لە ڕووی دینەوە زۆر باش و چاکە منداڵەکەی تووشی لەبارچوون نابێ وەلەو لاشە خێرێک و چاکێکی بۆ دەنووسرێت. ئەگەر ئافرەتێک بۆ نمونەها بەم بابەت بخوێنرێت، مامۆستاکان بە دووڕوون ئەگەر بێت و ئافرەتێک 2 ساڵ بۆ نمونە شیر بدا بە منداڵەکەی، کەواتە ئەمەندە خێر و چاکەی بۆ نووسراوە بۆ دنیا و بۆ قیامەتی، کەواتە واتە ینی بۆ وەڵامێ بۆ پرسیارەکەی جەنابەت هەتا مامۆستاکە بابەتە ئاینیەکان ڕەبت بکا بە کۆمەلگاوە بە کێشەکانی خێزانەوە، خانەوادەوە و کۆڵە شێوازی ژیانێکی تەندروست بە دڵنیایی مامۆستاکە دەتوانێت پەیامێکی زۆر باش و چاک بکەێنێت. بۆیە دەستخۆشیم هەیە بۆ جەنابەت